لەناو گەرمای هاوین و لە بەردەم گەرمای یەکێک لە خواردنگەکانی ناوبازاری سلێمانی و خواردنەخۆشەکانی خۆمانە هاتینەوە خزمەتتان و هەموو کاتێکتان باش بینێرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. ئەمەڵقەی چارە درێژە پێدەری زنجیرەکانی چارەیە دەربارەی شێرپەنجە. بەڵام ئەمەڵقەیە باز لە پەیوەندی نێوان خواردن و شێرپەنجەکەی. کۆمەڵێک پرسیارمان هەیە و دەمانێت وەڵامەکەی بزانین. بۆ زانیاریتان خواردنی گۆشتی سپی لە گۆشتی مریشک و گۆشتی ماسی پەیوەندیکی ڕاستەوخۆیان نییە بە شێرپەنجەوە، بەڵام زیادە ڕەویکردن لە خواردنی گۆشتی سووردا پەیوەندی هەیە. پرسیارم هەیە لەوەی کە ئایا ئێمە ئەم ڕۆنانی کە بەکاری دێنین بۆ سوورکردنەوە کامیان سەلامەتە و چ پەیوەندیەکیان هەیە لەگەڵ شێرپەنجەیە؟ ئەم خواردنانی کە لە بازاڕەکان ئێمە ئافرۆشرێ تاکو چەند لە سەلامەتی و لە پاکژی دڵنیابین، هەم ئەوانی کە لە ناو کوردستانە بەرهەمە هێنرێ و لە ناو سلێمانی و هەم ئەوانی کە لە دەرەوەی کوردستان و لە ناو سلێمانی. پرسیارمان هەیە دەربارەی ئەوەی بەکارهێنانی ئەم دەفرانەیان ئەم مەنجەڵانە لە تیڤاڵ و ستیل و فافۆن کامیان سەلامەتترە بۆ بەکارهێنان بۆ پاراستنمان لە شێرپەنجە. وەک هەمیشە بینەری چارە بن با زۆرترین سانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز هاتینەوە خزمەتتان لەگەڵ. ئەو کاتێک کە باس لە مەسلەی مرۆڤ بکرێ لەگەڵ مرۆڤ جگە لە ڕۆح و دڵ مەسلەی خواردنە لە برەوەیەوە کە مرۆڤ دروستەکە لە ئاسانترینیان لە نان و دۆ و ماستاوێکی کوردەواریەوە کە لە شوێنێکی کوردەواری دانیشتین و قساکەین لەگەڵ میوانێکە کە زۆر کوردەواریە، بەڵام لەگەڵەوە شایەوە بە زۆر شتی ترابچێتە خوارە. دکتۆر محەممەد، ئێمە لە خواردنیەکی ئاوا ئاسان و سادەوە لە نان و ماستایەکەوە کەم نێسامێ نۆشی بکەم دەست پێ یەکەم سپاسە دەکەم وە لە کۆنی کوردەواری هەر لە مەتعمە کۆنەکانیش ئێستاش مەتەمانی کە دەستوریان کۆنە هەر ئاوا بە کاڕۆی دەکسەر تۆزێک تەماتە و تۆزێک پیاز و لیمۆ و سەوزە بۆ دانێن. خودی خواردن بۆ خواردن پەیوەندی بە مرۆڤەوە هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە لە دوو لایەنە. لایەنی یەکەم گەشەیە کە هەر لە کاتی دروستبوونیەوە لە خواردنیشی دایکەوە تا گەورەبوونی تا ئەو کاتێک کە گەشەی تاو ئەوەستێت ئەمەیەکە پێداویستی سەرەکیەکارە بۆ گەشە بە هەموو پێکاتەکانیەوە. لانی دووەمی بریتیە لە بەردەوامبوون و پەرپێدانی زیندە چالاکیەکانی کە ئەمەش بۆ چالاکی ڕۆژانە، بۆ هەڵسکەوتی ڕۆژانە، بۆ جێبەجێکردنی کاری ڕۆژانەی شتێکی گرنگە. جگە لەمەش لە کاتی نەخۆشبوونیە پێویستی دووبارە بە خۆراک و خۆراکەماندەکان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە، لەگەڵ ئەوەشە بۆ دووبارە دروستکردنەوەی جەستەی دوای هەساڕۆی لە نەخۆشیەکە. هەمیشە وا ئەوترێ تۆ ئەوەی کەی خۆی اینجا وەک دکتۆر محەممەد عەبدوڵەها بۆ پسپۆرتشی تەندروستی کۆمەڵ و جگە لەوەش بە کەسێکە کارەکە لە نەخۆشخانەی هیوا وەک ڕاوێژکاری خواردنی نەخۆشانی هیوا. ئەمە پرسیارەوە لێ بکەم دکتۆر، شێرپەنجەش هەر زیندە چالاشی لەشە، بەڵام لە بریەوەی کە بە دروستی و بەڕێکی بڕوا تۆزە ناڕەکی تێکەوێت و ئەبێتە شێرپەنجە لە باتی بێتەوەی دروستکردنی خانەکان. کەندێک جار ئەمانە خانەکان زیاد لە پێویست دروستە بن و وەک هەڵاوسان وەرەم دەرەکەوێت و هەندێک جار کەم لە پێویست دروستە بن و زیاترە ڕوخێوەک و برین دەرەکەوێت کە ئەمە تێگەیشتە عامەکەیەتی لەسەر مەسەلەکە. خواردن چ پەیوەندیەکی هەیە لەگەڵ مەسەلەی دروستبوونی شێرپەنجە؟ خواردن ئەوەی کە جێ کاتەوە وەکو هۆکارەکانی کە وەکو پێوەست بن بە شێرپەنجەوە دوو لایەنە. لایەنی یەکەمیان هۆکارێکی مەترسیدارە بۆ دروستبوونی شێرپەنجە، لایەنی دووەمیان هۆکارێکی خۆپارێزیە. لە هەمان کاتدا هەنی خواردنەکە گەر
ئێمە بە دروستی مامەڵی لێ لەگەڵەکەین ئەبێ بە هۆکارێکی مەترسیدار بۆ نمونە من ڕۆژانە بڕێکی زۆر لە چەورێتیارەکان ڕۆنی ڕق ئەو ڕۆنی کە پێ ڕۆنی حلێن ڕۆنی حیوانی من بەکار بێنم زائیدەن بڕێکی زۆر خوێ لە خواردنەکانەمە بەکار بێنم ڕۆنەکە چەند جارێ گەرم کەمەوە ئەو شتانی کە پێڵێن شەکری سادە یان کاربۆیدرێتی سادە با بە زمانێکی سادەتر بڵێن ئاردی سفر شەکری سپی ئەمانە بە بڕێکی زیاد لە ئەو کە ڕێگە پێ دراوە بەکار بهێنم ئەمانە بن بە هۆکارێکی مەترسیدار بە دوو ڕێگە یەک خۆیان وەکو خودی خۆیان لەبەرەوەی کە متابۆلیزمی لەشن پێتێکەیەن لەبەرەوەی کە کۆمەڵی مادەی شیمیایی لەگەڵا تێکەڵەکرێت ئەبنا هۆی فاکتەرێک وەکە دروستبوونی شێرپەنجە یارمەتی دەرەبن لە گەشەی شێرپەنجەیە بە هەمان کاتە بەلا ڕێگایە بە شێوەیەکی نەڕاستەوە خۆ کە ئیش بە دروستبوونی زییا کێشی لەگەڵ قەڵەویە ئەبنە فاکتەرێکی مەترسیدار بۆ چەندی جۆری شێرپەنجە ئەمە بەلایەنە سلبیەکەیە بەلایەنە ئیجابێکەشە مەسەنە خواردنی بڕێکی سەوزە لەگەڵ هەموو ژەمەکانە دوورکەوتنەوە لە چەورێتیێرەکان بەکارهێنانی چەورێنەتێرەکان گەرم نەکردنەوەی چەورەکان کە لەم دوایە ڕێکخراوی تەندروستی جیهانی جەختێکی زۆری کردوتە سەری ئەمانە ئەبنە هۆی خۆپاراستن و دوورکەوتنەوە نەک تەنها لە شێرپەنجە لە هەندێک جۆر نەخۆشی کەش جاوی کە ئەمە ئاماژەتان بۆ پێ بم وەسەرنجانی بۆ ڕابکێشم لە قسەکانی دکتۆر کە باسی کرد لە ڕووی زانستیەوە خواردن هەتا زیاتر دەستکاری بکەیت سوودی کەمترە بێتەوە مەترسی زیاترە بێ وەی کە زۆر پوختی کەم بۆ بینەرەکان و هەروەها سەرچاوە فەرمیەکان لە مەسەرەن یوکی کانسەر ریسێرچ کە سەرچاوەیەکی حکوومەتی بەریتانیا کە پەیوەندیدارە بە مەسەلەی توێژینە بۆی شێرپەنجە ئاڵێ قەڵەوی پەیوەندی هەیە بە 13 جۆری شێرپەنجەوە کە مەترسی دروستبوونیان زیاترەکە جا دکتۆر محەممەد لە مەسەلەی خواردن و شێرپەنجەیە ئەوەی کە شێرپەنجەکە دروست ئەکایە هۆکاری مەترسێ بۆ شێرپەنجەکە خودی خواردنەکەیە یان شێوازی ئامادەکردنی خواردنەکەیە لێرە وەڵامی پرسیارەکەی بەڕاست دەکەم بە دوو بەشەوە یعنی بە تەنیا خواردنێکی نەدروست هۆکارێک نییە بە دروست بوو شێرپەنجە بەڵام فاکتەرێکی مەترسیدارە بۆ دروست بوونی چکە پرۆسی دروستبوونی شێرپەنجە پرۆسەرێکی تەواو با بڵێن کۆمپلێکسە معقەدە بەو ئاسانیە دروست نابێت بە تەنیا بەڵام بگەڕێمەوە لانی دوم پرسیارەکەەوە کە بەڕێز مەبەستە بە دروستی بەدڵنیایی شێوازی ئامادەکردنی خواردنەکە و پێکاتەی خواردنەکە بەڵێ ئەو ڕۆڵێکی گرنگترە بینێ لە خودی خواردنەکە خۆی لە مەسلەی سەلامەتی خواردنا و چۆن تۆ خواردنی ئامادەیەکەیت و ئەو ڕۆنانی کە بەکارێنیت لە مەسلەی ڕۆنی شل و ڕۆنی ڕق و بەکارهێنانی ئەو دەفریان ئەو مەنجەڵانی کە بەکارهێنرێت بۆ چێشتلێنان و ڕۆڵیان لە دروستبوونی شێرپەنجە میوانێک پێنێکە پرۆفیسۆر دیایدەر دکتۆر دارا محەممەد جەمیلە کە پسپۆری دڵنیایی جۆری خواردن و سەلامەتی خواردنە دەچێنای دکتۆر دارا ئەو باس لە مەسلەی ڕۆنەکانەکە لەگەڵ مەسلەی مەنجەڵەکان هەتا ئەو کاتە لەگەڵ دکتۆر محەممەدا ئەویش حەزی لە نانودۆکەی من کردووە تۆزێک نانودۆ خۆین و ئەگەڕێینەوە و اینجا پرسیاری ئەوم هەیە دەکرێت ساوزە و میوە ڕێگرم لە دروستبوونی شێرپەنجە بینەروا من فەرموو دکتۆر چی باشە بۆ ئەوی کە خەڵک زیاتر بیخوا و لەمە دوورکەوێتەوە تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە ڕەنگارن تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە بۆندارن ئێتە کە ئەڵێن بۆندار تێگڕای بڵین جیا بۆندارەکان ئەگرێتەوە وەکو نەعنا و ڕۆزماری و جاترە و سەیج و هەموو ئەمانە و میوە ڕەنگارەکانیش وەکو شات و گێلاس و تودڕک و هەروەها گێزەر و تێگڕای میوە ینی تێگرای ڕەنگی سروشتی میوەکان ئەگرێتەوە لەبەرەوە خاڵێکی تر هەیە بڕاستی لەبەرەوە ئێمە چەندێک ناڵم زیادە خۆری بەڵام چەندێک میوە و سەوزەی ڕەنگار بخۆین زۆر گرنگە ئەمانە پیان ئەوترێ کیمۆپریڤێنتتف یاخود ئەو مادە کیمیاویانی کە ڕێگرن لە دروستبوونی سەرەتان کاتێک کە ئینسان تووشی سەرەتانەکە ئەبێت یەن کیمۆتیرەپی ئەدەنێ
یاخود عیلاجی کیمیاوی ئەدەنێ لەبەر ئەوە سەلیقەی گشتی وامان پێی ئەڵێ کە ئێمە پێویستە پێش ئەوەی کە توژبین خۆمان بپارێزین بۆی ئەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەر لە ڕێی چیەوە لە ڕێگەی خواردنی دروستەوە و خۆلادان لە خواردن ناتەن دروستەکان خۆلادان یعنی چی یعنی ڕۆن زۆر سوور نەکەینەوە یا کە جارێک سوورمان کردەوە لەو زیاتر بەکاری نهێنین یاخود گۆشتی زۆر برژا و زۆر سوتا و نەخۆین یاخود خۆمان دوورخێنەوە لە بەکارهێنانی خواردنە پرۆسەسکراوەکان بە تایبەتی ئەوانی کە ڕۆناوین بێگومان ئەم ڕۆنی کە ئێمە بەکاری هێنین هەندێک جار ماوادی حافظی تێکرێت ئەو مادە حافظانی کە ئەتوانێت ئەلکترۆنێک ببەخشێت بەو فری ڕادیکاڵی کە لە ڕۆنەکە دروستە بێت ڕۆنەکە چۆن فری ڕادیکاڵی تا دروستە بێت بە شێوەیەکی سروشتی ئەو دەفری کە تێکرێت پلاستیکە ئەگەر پلاستیکەکە ڕوون بێ ینی معڕەزە بۆ ئەو تیشکەی کە بەریەکەوێ تیشک خۆی وزەیە و کافیە بۆ ئەی کە ئەم فری ڕادیکاڵە دروستکە و هەروەها کاتێک کە ئەیکەیتەوە بەر ئۆکسسیجینەکەوێ ئۆکسسیجینش ئەتوانی ئەم فری ڕادیکاڵی پێ دروستکە و لە کاتی سوورکردنەوە لێنانیشە گەرمی ئەیەتێ گەرمیەکەش دیسان سەرچاوەیەکە بۆ ئەوە خۆ ئەگەر هاتو ئەم زەیتە بۆ نمونە لە ناو دەفرێکی مسا دروست بکرێت یا لە ناو دەفرێکی ئاسنا دروست بکرێت دیسانەوە مس و ئاسنەکە خۆیان سەرچاوەیەکن بۆ دروستبوونی ئەم فری ڕادیکاڵانە هەر لەبەر ئەوەیە کە لە دوای حربی عالەمی دوو هەموو دوای ئەتوانین بڵی ساڵی 50کان و 60کان بە هیچ شێوەیەک خەزانی ڕۆنەکان لە مەغزەنی مز وەکو جاران هەڵناگیرێ لەبەر ئەوەی زانیان کەوا مس و ئاسن و ئەوەی کە پێ ئەوتە میتاڵە قورسەکان یەکێکن لەو سەرچاوانی کە ئەم فری ڕادیکاڵانە دروستەکەن کۆی قسەکانم ئەوەیە زەیت بە شێوەیەکی گشتی کاتێک کە یەکێک لە تیشک یا ئۆکسسیجین یاخود بەرگەرمایی ئەکەوێ فری ڕادیکاڵ دروست ئەکات و ئەوەندەش بەڵگەی زانستی هەیە چ لە تاقیگەکانە و چ بەڵگای لەسەر ئەو حیوانانە یاخود ئەو ئاژەڵانی کەوا تاقیکردمان لەسەر کراوە کە ئەبێ بەهۆی باعیسی دروستبوونی سەرەتان لەبەر ئەوە خۆلادان لەم جۆرە بڵین پراکتیسە غەڵەتانەی دووبارەکردنەوەی ڕۆن بۆ نمونە چپس بەکارهێنان چپس خواردن یاخود کرسپس یاخود ئەو ڕۆنی کە بەکار ئەهێنرێ و هەڵەگیرێ بۆ سبەی و بۆ دووسبەی هەموو ئەمانە پراکتیسی خراپن پراکتیسی نەخۆشکەرن و پێویستە خۆمانی لێ دوور بکەینەوە ئێمە بۆیە باسی زەیتەکەین لەبەر ئەوەی زەیت بۆچی شلە لەبەر ئەوەی بۆندی بینی کاربۆنەکانی ناو ترشە چەوریەکان تێر نییە بۆندەکان دەبڵ بۆندە مۆلەقە بەڵام ڕۆن بۆچی تومنە باسی پلەی گەرمی ژوورەکەین لەبەر ئەوەی بۆندەکان تێرە لەبەر ئەوە بە شێوەی توم دەرەکەوێت ئەم بۆندە مۆلەقانە کە لە بینی بڵین ئەتۆمەکانی کاربۆنا هەیە بە ئاسانی کاری تێئەکرێت میوە ڕەنگارەکان ئەم بەشە گرنگانی تایە یاخود بڵین ئەم پێکاتە گرنگانی تایە ئەگەرچی بەر نیسبەتێکی کەمن وەکو کلۆرۆفیل وەکو کارۆتینۆید وەکو ئەنتۆسیانینز ئەنتۆسیانینەکان بە هەموو جۆرەکانی ڕەنگی مۆر و شین و پەمەیی ئاڵ و وەکو لایکۆپین بڵین ئێستا هەموو ئەمانە هەموو ئەم ڕەنگانە ئەم ڕەنگە سروشتیانە ترەگەر لە چەوەنەرێکی سوورا بێت یاخود لە شاتوویەکا بێت یاخود لە گێلاسێکا بێت یا لە قۆخێکا بێت یا لە تودرکێکا بێت مهم ئەوەیە لە هەموو ئەمانە جۆرێک یا زیاتر لە جۆرێک لەم ڕەنگە سروشتیانە هەیە ئەم ڕەنگانە ئەوانن کە ئەڵین ڕێگرن لە دروستبوونی سەرەتان یاخود ئەوەیەک ئەم مادە کیمیاویانەی کە لە ناو ئەم میوانایە کیمۆپریڤێنتیڤن یاخود ڕێگرە لە دروستبوونی سەرەتان هەروەها ئەو جیابۆندارانەی وەکو وتم پێشتر وەکو ڕۆزماری و جاترە و پۆنگە و نەعنا و سەیج و هەموو ئەمانە مادە با بڵین تێرپینۆیدەکانیان تایە کە مادەی فینۆڵین ئەمانیش توانای بەخشینی ئەلکترۆنێکیان هەیە توانای بەخشینی ئەلکترۆنێکیان هەیە لەو ڕوەوە کە ئەتوانن فری ڕادیکاڵەکان دابمرکێنەوە و ڕێگر بن لەوەی کەوا تەخریباتی بایۆلۆجی بەسەر خانەکانی جسممانە بێت. هاتینەوە خزمەتان هەمیشە خەڵک لێوێ هێڵە دکتۆرەکانەمان ترسێنن بەڵام هەنێ جاری ژەمانەوە کە نەترسن بەڵکو شتە پۆزتیڤەکان نەگەر چێمە هەمیشە چارە لەسەرەوە کاری کردووە کە پەیامی ئەرێنی و پۆزتیڤ بەخشێ بەیەوە لە گەڕانەوەمانە پرسیاری ئاوام هەیە کە هەمیشە لە
دەستوری کوردەواری خۆمان وایە کاچی بۆ هەر شوێنێک یەکسەر قاپێکە لەمان ناخەنە بەردەستە تۆزە پیاز و لیمۆ و تەماتە و سەوزەی جندراوی لەسرە. دکتۆر محەممەد وەک پسپۆرێکی تەندروستی کۆمەڵ وەک کەسێک لە نەخۆشخانی هیواکارەکەیت و پەیوەندیت بە مەسلەی ڕاشکردنی خواردنەوە هەیە. سەوزە و میوەکان خەڵکە زانێت ڕۆڵیان هەیە بە سەرچاوی دەوڵەمەنی کانزا و ڤیتامینەکانن و هەمیشە بە خەڵکمان تۆ ڕۆژی 5 پارچەی جیاوا سەوزە و میوە بخۆ و هەرێکیان بەقەر بشتێک بێ. ڕۆڵان هەیە لە پاراستنە شێرپەنجەیە بەدڵنیاییەوە من ئەگەڕێمەوە لێرە بۆ ڕێنمونیەکەرە ئەساسیەکە کەویشەڵێ دوور کۆرۆلە خواردنانەی کە وزەبەخشێکی زۆرن پەنا بەرەبەر ئەو خواردنانەی کە وزەیەکی کەمیە مەمناوەندی تایە بەڵام بە بەرامبەر بۆ ڕیشاڵ و بڕێکی زۆری ڕیشاڵ و ڤیتامینات و ئاوێکی زۆری تایە. ئێمە ئەگەر مەسەڵەن ئەم سەوزە و میوانی کەدا لێ لە چێشتخانە کوردەوارەکەی خۆمان یان لە کەلتوری کوردەواری خۆمانە بەراورد بکەین لەگەڵ قاپێک برنجە بە دڵنیایی ئەم بە چەندین جار بەرامبەر قاپە برنجەکە ڕیشاڵەکانی تایە، ڤیتامینەکانی تایە، کانزاکانی تایە، خوێەکانی تایە لەگەڵ ئەوشا ئاوی تایە کە دروستە بۆ لەشی ئێمە کە پێویستە بۆ لەشی ئێمە. ئەمە پێی دوایین ڕێنماییەکانی ڕێڕخای تەندروستی جیهانیش کە ئەچێتە ڕوانگەی خواردنێکی دروستەوە کە یەکێکە لە هۆکارە هەرە گرنگە ڕێگریەکانی یان خۆپاراستنەکانی نەخۆشی شێرپەنجە خۆپاراستنی نەخۆشی شێرپەنجە بەڵێ دروستە لەبەرەوە ڕۆژانە ڕێنماییە کرێت کە لەگەڵ هەموو ژەمەکە تەنان ژەمی بەیانیانە کە ئێمە بەداخەوە بەکاری ناهێنین لەگەڵ ژەمی بەیانیشە دروستە کە بەکار بهێنێن من خۆم کوڕێنمونی دایمێن خواوانی کە ئەو نەخۆشانی کێنە لای من و کوڕاوێژ ڕێنمونیەکەم لە بەیانیانیشە سەوزە لەگەڵ میوەکە بە جۆرەکانیانەوە بتوانن بەکاری بهێنن چکەمە دیارێکی زۆر باشە بۆیان لە کاتی نەخۆشیە و لە کاتێک شەکە لە ساغ و دروستە بن وەکە خوان پارێزن لە نەخۆشیەکە. باشە جا تۆ باست لە مەسلەی خواردن و وزە کرد. سەوزە و میوەکان بڕێکی زۆر کانزا و ڤیتامینیان تایە و ڕیشاڵیان تایە ئاویان تایە بەراورد بە وزەیەکی کەمیان تایە. ئێستا لەسەر تاسەری دنیاە هەرزەکار و گەنجەکان بەرەو خواردنەوەی وزەبەخشە ڕۆن. هەرمبانێک کە پێشی جنابەت بێ من یەکێک لە گەنجەکان بین وزەبەخشیشی بەدەستەوە بوو. ئەکرێ بڵێن خواردنەوە وزەبەخشانە دەکرێ شێرپەنجەکەر بن؟ من لێرە من ئاماژەم بە توێژینەوەکی خۆم کە توێژینەوەی دکتۆراکەم بوو یەکێک لەو شتانی کە چوومە نایەوە ئەو خواردنانەوە کە وزەبەخشن. ئەمە ناتوانین بڵین ئەمە زانستێکی سەلمێنراوە بەڵام لە ڕێی توێژینەوەکەمە بەڵێ پەیوەندیەکەم دۆزیەوە لەلایەن زانستیەکەەوە لە بینی خواردنەوەی خواردنەوە وزەبەخشەکان لەگەڵ دروستبوونی شێرپەنجە بە تایبەتی شۆرپەنجەی کۆڵۆن و ڕێکە. پێکاتەکانی بە تەکیدی دنیای و پێکاتی سروشتی نین. ئەو کۆمپانیان کە بەرهەمەیان هێنن بە ڕوانگەی بەرهمێنان و قازانجەوە زیاتر بیرەکەنەوە لە ڕوانگەی تەندروستیەوە. لەبەرەوە وەکو لایەنە زانستیەکان من ڕێنمونی هیچ هاوڵاتیە ناکەم نە لە کاتی توشبوونی بە نەخۆشی شێرپەنجەیان پێش ئەوە وەکو تەندروست بێت ئەو خواردنانەوە بەکاربێنن. من ڕێنمونی هاوڵاتیان دوورکەونەوە لەو خواردنەوە وزەبەخشانە. باشە جا لەگەڵ سەوزە و میوە خواردنی وزەبەخش و ئەمانەیە پرسیاری گۆشتم هەیە. سەوزە و میوە مرۆڤ پارێزێ لە شێرپەنجە جەماعەتی وزەبەخشەکان شێرپەنجەکەرن یان بەلای کەم و ئەکرێ شێرپەنجەکەر بن ئەی گۆشت. گۆشت خۆی لە ڕێنماییەکانە وەکو گۆشتی سوور وەکو گۆشتی پەلەوەڕ وەکو گۆشتی ماسی هەرێکان و تایبەتمەندێکی خۆی هەیە. بنمونە گۆشتی ماسی لە کاتی ئەوانە کە بەڕێزانی کە نەخۆشین و توشبوون ڕێنمونیانەکەم لەبەرەکە گۆشتی ماسی و کە جیایەکاتەوە لە گۆشتی پەلەوەڕ و گۆشتی سوور ئەو جۆرە چۆری کەتیایەتی چۆریکی باشە لەگەڵ ئەو شاد سەرچاوەیەکی پرۆتینی ئاژەڵیە کە بۆ دروستبوونی لەش و بۆ بەردەوامبوون لەشمان دروستە. تەنانەت ئەگەر ڕۆژانەش بخورێت ئەمە ڕێگە پێدراوە. بەڵام بەرەبەراورد بەوە بەشەکانی گۆشتی پەلەوەڕ ئەگەر ئێمە سنگ وەکو نمونە وەرگرین کە بریتێ لە گۆشتێکی سپیکە کەمترین چۆریتیایە بەرەبەراورد بەڕانی مریش کە زیاترین چۆریتیایە لێرە ئێمە ڕێنمونیانەکەین کە لە هەفتەیەکە تەنها دووسێ جار بەکاری بێنن و تەنها بەرامبەر سنگەکان
لەبەرەوەی کە کەمترین بڕی چۆریتیە و چۆریتیە بە بەراورد بە ماسیەکان چۆرێکی زیان بەخشە چۆرێکی تێرە زیاتر بەڵام گۆشتی سوور لێرە ئەوەی کە سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشاوە و سەرنجی بە تایبەتی ئەوانەی کە نەخوان پارێزن لە نەخۆشی شێبەرەوە تا ئێستا قەدەغەکراو نییە بەڵام ئەو بڕی کە ڕێگە پێدراوە لە هەفتەیەکە بە مەرجێک ئێمە چالاکی جەستەییمان هەبێ پێڕێنمونیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بەلایانی کەمونی هەفتەیە لە نیو سەعاتە لە ڕۆژێکدا بۆ چالاکێکی وەرزشی مامناوەند تەنها 160 گرام لە گۆشتی سوود بە بێ چوری ڕێگە پێدراوە ڕۆژانە یان هەفتانە 160 گرام بەڵێجا باشە یعنی ئەگەر زۆر بە وردیکەینەوە ئەمە لەوانێ بگاتە ئەوەی کە بەقەی یەک پەنیری کیری یان دوو پارچە پەنیری کیری لەوانەیە زۆر زۆر بڕین سێ پارچە پەنیری کیری زیاتر نەبێت بۆ هەموو هەفتەکە. جەنابی دکتۆر محەممەد میوانی بەرنامەکەەوە پسپۆری تەندروستی کۆمەڵ و ڕاوێژکاری خواردن لە نەخۆشخانی هیوا ئاماژەی بۆیە کە هەفتانە 160 گرام گۆشتە توام خۆن بەڵام پرسیارەکە 160 گرام چەندێکە جا من پێشەوەی بێم لە ماڵەوە خۆم بۆم شتە حازر کرد بوو چکام زانانی و پەسایەتۆ محەممەدەکەم ئەوەی کە لە وەردەستی نایە قەپانە شتە کێشێت ئەگەر دوجار بە وێنەش پیشانتانەی لە نزیکەوە ئەمەی کە هەیە پرتەقاڵێکی ئەم وەرزەیە پرتەقاڵەکە کە لەم وەرزە ئافرۆشەی خەمە سەر قەپانەکە بزانم چەندێکە 96 ماڵم بە نزیکەی 200 گرام 200 گرامە یعنی ئەماگە لە هەفتێکەوە گۆشتی سوورپۆی باش نییە لەوە زیاتر باش نییە لەوە زیاتر باش نییە بەڵام 160 گرام چەندێکەکە لیمۆیەکیشم پێەیە بە دروست بێ من لەوە چەند زۆر نزیکتر بێ بەڵێ 152 گرامە یعنی هەفتانە خەڵک دەتوانێت بەقەر لیمۆیە گۆشتی سوور خواست بە دڵنیایی و بێ چاوریەکەی جا لەمەش لە شێوازی ئامادەکردنی گۆشتەکەیە ڕۆڵی زۆر هەیە بۆ نمونە گۆشت بە کوڵاوی سەلامەتترە لە سورۆکراوی و لە برژاوی بە برژاویش سەلامەتترە تاکو بە سورۆکراوی دروستە جا بۆ ئەو مەسەلەی گۆشت و سەوزە خواردن کە پرسیاری من و دکتۆر محەممەد و بابەتی ڕاوێژەکەمان بوو دووشت هەیە کە زۆر گرنگە بۆی بگەڕێمەوە یەکێکیان مەسەلی زیندەخۆری مردوخۆریە زیندەخۆری مابەتی سەوزە و میوەکان و مردوخۆری گۆشتەکانە و 3 مانگیش بەر لە ئێستا میوانێکی ئیتاڵیمان هەبوو لە کۆنفرانسی زانکۆی کۆمار کە لە هۆتێلی ڕەمادا ئەنجامدرا پرسیاری ئەوم لێ کرد خەڵک خواردنی کوردەواری بخوا وەکو یاپراخ یان خواردنی ئەوروپی بخوا وەکو پیتزا و جۆرەکانی لەبەرەوەی کە گۆشتێکیش لەو پیتزانە بەکارەهێنرێ کە بە دڵنیایەوە شێرپەنجەتان تووشەکە بینەریەوانە بین و ئەگەڕێنەوە خزمەتتان هێشتا پرسیارم ماوە دکتۆر محەممەد دەربارەی ئەوەی کە ئایا ئەو خواردنەی کە خۆی ئەیخوا لە ناو شاری سلێمانیە دڵنیایە لێی لەگەڵام. You are what you eat. تۆ ئەوەی کە دەیخۆی ئەمە ئەو دەستەواژەیە کە لە زمانی ئینگلیزیە بەکارەهێنرێ بۆ باسکردن لە ستایلی ژیانی خەڵک زۆربەی زۆر تەنەوازان کە قەڵەوی و لاوازی مرۆڤیان قەڵەوی زەعیف پەیوەندی بە خواردن و جوڵەوە هەیە بەڵام چۆنە پێتان بڵێم ئەگەر شێرپەنجەش پەیوەندی بۆ هەیە لەوانەیە هەنێکتانەمە بزان بەڵام لەوانەیە هەنێکتانەوە نەزانن کە چۆن جۆری خواردن کاریگەری هەیە لەسەر دروستبوونی شێرپەنجە و چۆن گۆڕنی خواردنە کوردەوارەکانی خۆمان بۆ خواردنی ڕۆژئاوایی ئەگەری توژمان بە شێرپەنجە زیادەکە بۆ مەبەستە بۆ وردەکاری زیاتر لە یەکەمی کۆنفرانسی نێودەوڵەتی تەندروستی لە شاری سلێمانی کە بە هەماهەنگی نێوان باڵۆزخانەی ئیتاڵیا لە عێراق و زانکۆی کۆمار و هەروە نەخۆشخانەی هیوا ئەنجامدرا لەگەڵ بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی میوانداری بەڕاست دکتۆر جوزێپ ڤالمادرێیەکەم کە لە ئیتاڵیاوە لە یەکێک لە شارۆچکە بچووکەکانی نزیک میلانۆ هاتۆتە سلێمانی بۆی کە قسەی لەگەڵا بکەن بەخێر بێ بۆ سلێمانی حەزەکەم پرسیاری ئەوت لێ بکەم کە باسی خواردنەکەن لەگەڵ هەموو شتەکانی ترە خواردن و شێرپەنجە چ پەیوەندیەکیان هەیە؟ It's a very interesting question because in this year we study the relation between بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە لەبەرەوەی لێکۆڵینەوە کەم کردووە لەسەر پەیوەندی نێوان نەخۆشی شێرپەنجە و خواردن و ژەمەکانی خواردنیش بە جۆرێک بۆم دەرکەوتووە کە پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوانیاندا وەکو ئاشکراشە هەندێک لە خۆراکان دەبنە هۆی کەمکردنەوەی فاکتەرەکانی گەشە سەندن و دروستبوونی نەخۆشی شێرپەنجە و خانەکانی لەگەڵەوەشدا هەندێکی تریان
هۆکاری دروستبوونی ئەو خانانە خێراتر دەکەن وەک خواردنی چەورەکان و خواردنەوە کوحولیەکان. لەگەڵ ئەوەشدا دەبینین کە جۆر و ژمارەی توشبوانی شێرپەنجە جیاوازی هەیە لە نێوان وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە و هۆکارەکەشی بۆ جۆری خواردنەکە دەگەڕێتەوە. Strong difference between Western people and Eastern people and less developed countries, because in the Western country we have a big incidence of cancer and less in under the civilization people. بە تایبەت بە پەیوەندیدار بە مەسەلەی خواردن و ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە زۆر باس لەو ئەکرێ زۆر لێکۆڵینەوەی باشەیەکەوەی نیشانداوە ئەو کاتێک کە جۆری خواردنەکان لە خواردنی ڕۆژهەڵاتی ئەوگەڕێ بە ڕۆژئاوایی جۆری نەخۆشیەکان هەر بۆن نەخۆشیی ئاسانی وەک کلۆربوونی ددان وەک جۆری دۆمی شەکرە وەک نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان جەڵدەی دڵ زیادەکە هەمان قسە بۆ شێرپەنجەش ڕاستە؟ It's the same because we see that there are intrinsic factor, genetic factor that influence the development. بەڵێ بێگومان لەبەرەوەی هەندێک کاریگەری بۆ ماوەی و ژینگەی هەیە کە گۆڕانکاری گەورەیان بەسەردادێت. بۆ نمونە ئەو کەسانی کە لە ڕۆژهەڵاتەوە دەڕۆنە ڕۆژئاوا یاخود بە پێچەوانەوە هەڵسوکەوتەکانیان کەشوهەوا و کوالێتی و جۆرەکانی خواردەمەنی دەگۆڕێ و توانای جەستەیشیان بۆ بەرگەگرتن و بەرگریکردن لە نەخۆشەکە دەگۆڕێت. هەروەکو لە وڵاتانی خۆراوە جۆری نەخۆشیەکانی توشبوو بەهۆی سەرماوە زۆرە. لە وڵاتانی خۆراڵاتیشدا بەهۆی گەرماوە زۆرە. کاتێک گۆڕانکاری ژینگەیش دەڕوا تەواوی سیستەمی بەرگری دەگۆڕێ و کێشە بۆ دروست دەکات. That don't have with incidence height in East. باش جا هەر بە نسبەت مەسەلەی خواردنەوە بۆ نمونە لە خواردنەوەکانی ئێمەیە ئێستێمە خواردنی کوردەواریمان هەیە خواردنی شوەکو و یاپراخیان دۆڵمەمان هەیە کە برنجەوەکرێتە ناو گەڵاوە پێچرێتەوە خواردنی شوەکو و پەڵپینەمان هەیە کە دووبارە بە سەوزە دروستەکرێ و دنیا گەڵاو گوڵی بەهاریمان هەیە کە دەکرێن بە شلە و خەڵگەی خوا لە کاتێکایەوە لە ئیتالیا خواردن بە ناوبانگەکانتان بریتین لە پیتزا و پاستا کە هەردووشیان کاربۆهیدراتە ئەگەر تۆ هەڵبژێری لە نێوانی خواردنە کوردەوارەکانی ئێمە و خواردنە ڕۆژئاوایەکی خۆتان ئەوەی ئیتالیا لە پیتزا و پاستا کامان هەڵبژێری وکە تووشی شێرپەنجە نەبی. I think the better diet is Mediterranean diet that included olive oil. پێم وایە باشترین ژەمە خۆراگەوەیە کە زۆرترین ڕۆکی تیادا بێ کە زۆرترین سەوزەوات و ڕۆنی ڕۆکی و بەتایبەتی زەیتی زەیتونی تیادا بەکاربهێنرێ هەروەها کەمترین چەوری بخورێت. بەڵام ژەمە خۆراکی کوردی ژەمێکی باشە چونکە من وای دەبینم تێکەڵێکی زۆری هەیە لە برنج و سەوزەوات کە ئەکرێ بە شلە و هەروەها جۆرەکانی خۆراکی تری کوردی. بۆیە من وا دەڵێم چونکە لە جۆرەکانی پاستا و پیتزا باشترە لەبەرەوە ئەو ژەمانە بە تەواوەتی کاربۆهیدراتین و زیانی زۆریان هەیە. بەڵام ئەو نەخۆشە کە تامی لێ ببینی نەوەکو ژەمێکی تەندروست. It's not so good. It's good to eat. It's a good taste, but no, it's not too good like vegetables. Like I think Kurdish diet. دەربارەی چەوری وەک زانراوە کە یەکێک لە گرنگترین کارەکان بۆ ئەو کەمبوونی ئەگەری توشبوون بە شێرپەنجە بریتە لە دابەزانی کێش. ئێستا مۆدێلیشین لە دابەزانی کێش پایە بۆ کە زۆر پابەندە ئەتیما دەکات لەسەر چاوریەکان لەبری کاربۆهیدراتەکان بۆ نە بە خەڵکەڵێن میۆمە خۆ بەڵام لە بریەوە چاوریەکان بخۆ گۆشتی سوور و گۆشتی سپی بخۆ. سەبارەت بەمە بەڵام ئەکرێەوە خەڵک تووشی شێرپەنجە بکەوت چەوری ئەگەری توژبوونی ڕۆ بە شێرپەنجە زۆرەکەیان خانە شێرپەنجەکان چالاگەکە. It's very important. Low fat, low meat. بەڕاستیم پرسیارەت زۆر گرنگە. کەمترین چەوری و گۆشتی سوور هۆکارگەلێکی بەهێزە بۆ کەمکردنەوەی توشبوون بە نەخۆشیەکە. ئەوەی گرنگە پێویستە لە ژەمەکانە زۆرترین سەوزە و ڕۆک و زەیتی زەیتون بەکاربهێنرێ چونکە پلۆفینۆڵ و ڕیشاڵی تیادایە کە ڕێگری دەکات لەوەی کە زیان بەرخانەکانی مێشک بکەوێت. باشترین ژەمە خۆراک ئەو ژەمەیە کە کەمترین چەوری و کاربۆهیدراتی تیادا بەکاربهێنرێ و لە هەمووشی گرنگتر بوونی چالاکی وەرزشە تاوەکو ئەو وزێ بسووتێنێ کە لە جەستەدایە و دوورکەوتنەوە لە خواردنی کوحولی و جگەرە کێشانیش زۆر گرنگە چونکە تووتن هۆکارێکی بەهێزە بۆ چالاکردنی خانە شێرپەنجەکان. یەکێک لە یەوژێ گەورەکانی دنیا بەنای ساتگور و قسەیشێ ئەڵێت کە من وا بە خەڵکی ئەمریکا ئاڵم کە ئەو لە قسە لەسەر قسە خەڵکی ئەمریکا ئاکات ئەڵێت
بە خەڵکی ئەمریکا ئاڵێم ئەگەر بێت و جۆری خواردنەکان بگۆڕن لەو ستایلی کە ئێستا کە زۆربەی خواردنی سورۆکراوە لە ڕۆنا و زیاتر لەسەر هەمبەرگر و لەسەر چەورەتێرەکانە تەنها ئەوەندە نیوەی قاپەکان بکەن بە سەوزە ئەو کاتە بە ڕێژەی لە سایە 50 بۆ لە سایە 60 دوژبوونی شێرپەنجە ئەگەرەکان شێرپەنجە لە داهاتوە کەمە بێتەوە لە ئەمریکا. لە شارێکی وەکو سلێمانی 6 ساڵانە زیاتر لە 1800 کەس تۆمارەکرێن کە شێرپەنجەیان هەیە بە هەر جۆرێکی جیاواز شێرپەنجەوە بێ. هەمان قسە بۆی مەژەکرێ ڕاست بێ ئەگەر ئێمە نیوەی قاپەکانمان بکەین بە سەوزە شێرپەنجەکان کەم بێتەوە. بەڵێ بێگومان جێبەجێ دەبێت و زۆر گرنگە بەو شێوازە بێت ژەمەکانمان. مادام سەوزە ئەوەندە گرنگە ئێستا زۆر کەس گرەی لەوە کاڵە سەوزە و میوەی ئێمە وەکو جاران نەماوە. جاران فرێش بوو هیچ دەرمانی پێوە ناکرا. ئێستا سەوزە و میوەکان دەستکاریەکرێن و دەرمانی پێوە ئاکرێ. هەموو سەوزە و میوە کە دەرمانی پێوەکرێ و ژەرۆک و فرێشەکە باشە. بەڵێ دەبێت تاوەکو بتوانین کە سەوزۆ پێکاتی سروشتی بەکاربێنێ لە هەمان کاتیشدا کەمترین ڕێژەی خوێ بەکاربێنێ لە ئامادەکردنی ژەمەکاندا چونکە خوێ زۆر زیان بەخشە. باشە لە حاڵەتێکە ئەگەر خەڵکەکە شتە سروشتیەکەی دەست نەکەوت ئۆرگانیکەکەی دەست نەکەوت خۆ ئەگەر سەوزە و میوەکە بخوا باشتر نیە لە گۆشتێکی حازری لە برنجێکی حازری لە برنجێکی کە بەم شێ ئامادەکرێکە ئەکرێ. بەڵێ زۆر باشترە بەڵام بە باشترین شێوە بکڵێنرێت و هەوڵ بدرێت کەمترین گۆشتی تادا بەکاربێنرێت بە هەموو جۆرەکانیەوە تاوەکو ژەمێکی تەندروستمان هەبێت. لەگەڵتان بەردەوام. خواردنەوەی کە مرۆڤ دروستەکە ئەکرێرە خواردنێکی خۆی لە قەڵەوی و شێرپەنجە بتپارێزێ ئەکرێرە خواردنێکی خۆی تووشی شێرپەنجەت بکە. دکتۆر لەبەرەوەی کە تۆ لە خەستەخانی هیوا کارەکەی بە وردیش باسمان لە مەسەلەی خواردن کردبێکەوەی کە خەڵک گرنگە بیزانێ دەربارەی خواردن و شێرپەنجە. ئەوەی کە لێرە بۆ من پرسیارە ئەوەیەکە خەڵک چی بکە؟ گۆشتی سوورە پیانەڵی لە هەفتەیەکە بە قەرلی موێ زیاتر مەخۆن. سەوزە و میوێ پیانەڵی زۆر بخۆن. نانە خەڵک نایارێبی خوا. خەڵک چی بکە؟ بەدڵنیاییەوە پرسیارێکی تۆ دروستە بەدڵنیایی پرسیارێکە لای زووبەی هەوڵاتیانی ئێمەشەیە. چێشتخانی کوردەواری خۆمان چێشتخانێکی دەوڵەمەنە. ڕاستە لەگەڵ گۆڕانی زەمانەکانە نەگۆڕا بە پێچەوانەوە ئێمە گۆڕین چالاکی جستەمان کەم بووە فاسفود زیای کرد خواردنە خێراکان زیای کرد بەڵام ئێشتا مەسەن وەکو خودی خۆم خودی خێزانی خۆم من هەموو ڕۆژێک لەگەڵ هەموو ژەمێکە سەوزی و سەوزە و میوەم بەردەست کردووە. نان ناشم پەنابەرمە بەر ئەو نانانەی کە مەسەن لە ئاردی سفر دوو سەکرێت و ڕاست تامی خۆشترە ڕەوانگەی جوانترە بەڵام لایەنە پێکاتەکەیەوە ئێشتا لاوازە بۆیە پەنابەر بەر ئەو شوێنانی کە مەسەڵەن نانی گەنمیان نانی جۆ پێشکەشەکەن بەڵام بە کەپەکەکەەوە. جا سەرنجتان بۆ ڕاکێشم ئەم نانانی کە لە بەردەستێمە دانرا و لەگەڵ دکتۆر محەممەد دەلێمان خوارد ئەمانە بە کەپەکەوە دروستکراوە.
ئەوەی کە گرنگە کە خەڵک بیزانێ ئەوەیە کە نانەکە کەپەکەکەی هەبێ نەبێژرێتەوە بەدڵ نییە لە بۆی کە زوبەی پێکاتە خۆراکیەکان یا خۆراکەماتەکان ناو کەپەکەکە نەگرن ناو ئەو ئاردەسفرەیە کە دوو سەکرێت ئەمە لە ڕوونگەێنە گۆشتی ماسی ڕێگە پێدراوە هەموو ڕۆژێ بە توانە بخورێت گۆشتێکی باشە سنگی مریشک بە تایبەتی ئەگەر مریشەکە لە 2 کیلۆگرام کەمتر بێت دەگەی ئەمە دروسترە بۆ بەکارهێنان لەبەر کە کەمترین بڕی چەوریتیا لە بەشەکانی کەی مریشکەکە گۆشتی سوورۆکم پێم وتیان حتا بۆ خێزانی خۆم قەدەقەکرااو نییە چم بۆ چێشتخانەکی وە هەندێجار کەبا بەخۆم دەگەی منش هەندێجار مەسەن گۆشتە خۆم بەڵام لە هەفتی جارێکیان 2 هەفتە جارێکیان 3 هەفتە جارێکیان بۆیات ئەوش گرنگە لەگەڵ یاوزە و چالاکی و جوڵە هەبێ بۆی کە بیسووتێری با بێنەوە سە پرینسیپەکە ئەوە هیچ کاتێک خواردن و چالاکی جستەیی لێک جیان نابنەوە ئەم دوانە دوو گرنگترین فاکتەرن کە ئێمە خۆمان پێپارێزین لە شێرپەنجە و لە زۆربەی نەخۆشیەکان و ئەشتوانین بەردەستە لە ماڵی خۆمانە پراکتیسی بکەین بەبێەوەی کە پەنابەرینە بەری شوێنێک بەبێەوەی کە لۆدێکی مادی زیاتر بێتە سەر خێزانەکانمان باشە یەک پرسیاری کۆتاییم هەیە تۆ هەم لە ناو ماڵەوە خانووی خێزانە خواردنە بۆ دروستەکە و هەمەشتیتە دەرەوەی ماڵەوە لە خواردنگەکانە نانەخۆیت متمانەت بە ئەو خواردانە هەیە کە هەم ئایان کڕیت و لە ماڵەوە لیانەی وامەوانی کە لە مەتامەکانە پێشەژەکرێت بەدڵنیاییەوە لە بەرکۆنە وڵاتە ژیم یعنی ناتوانم بڵم متمانم پێی نییە ڕاستە دەنگۆ زۆر لە مناولا بە تایبەتی لە میدیاکانە ئەم جۆرە سێوەیە ئەو جۆرە وایە بەڵام من ئەگەر تەنها بگوێلەوە گرمت بێ خواردن نەخۆم لەگەڵ ئەوەشە ئەو دەنگویانە تا ئێستا هیچیان با بڵین سلمێنەرێکی زانستیان پێشکەش نەکردووە کە ئەم شتانە دروست نییە لەبرەوە من وەکو خۆم وەکو خودی خێزانی خۆم پەنابم بۆ شتانی کە فرێشن زیاتر ئەوان هەڵەگرم لە گۆشتا مەسەنەوە کە گۆشتایی کە لە قوتونراوە یان ئامادە کراوە پێشوەخت بە دڵنیاییەوە لە ساسە دوورەکەون و لە هیچکەوە خەتێکی سوورە و هەمومان نەزانین کە مەترسیدارە بەڵام منوەکو هاوڵاتی ئەگەر پەنام ببەم بەوەی کە لە بازاڕە هەیە کامی فرێشە ئەوە بەکارهێنم باشتر وایە ئەو سەوسە نوێشەکەیکەین مۆسمی خۆیان هەبێت یعنی من لە زستانە بە دوای شووتیان ناگەڕم چکازانم ئەو شووتیە بەڕێگەیەکی کە گەورەکرێت لە بەرەوە پەنابم بۆی کە شووتی لە هاوینە خۆم پەنابم بۆی کە مەسەنەن ئەو تەماتۆ خیار لە مۆسمی خۆیان زیاتر بەکار بێنن چەند ئێستا لە هەموو وەرزەکانە بەردەستە و ناچاریشم کە بەکاری بێنم نازانم تا ڕادێ لەگەڵ ئەوشتا ڕازگۆ بم لەگەڵتانە نازانم تا چ ڕادێک ئەو سۆز و میوانی کە لای ئێمە هەن لە ڕێگەی بۆ ماوەزانی و دەستکاری کراون یان ناچکە هیچ لی بڵێکی لەسەر نییە نازانم کامیان دەستکاری کراوە یان دەستکاری نەکراون بەڵام بەڵێ من هەموو بەرهەمانەی کە لە ناو وڵاتی خۆمە هەیە بەکاریان هێنم و بێترسیش بەکاریانێنم جا دەبەرەوەی کە دکتۆر محەممەد عەبدولوەهاب بێترسە میژۆ کۆی بێترسم دانیشتوم و ئەخۆم و تۆزێک تێژنان و دۆکە تاواڵتین بێکەوە تاو کاتە چین بۆ لای دکتۆر سەباح نەسرەدین کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە بۆی کە ئەو باس لە چالەشەکانی یان کارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بکە بۆ دڵنیابوون لەو خواردنی کە ئێمە ئیخۆین هەمووی کە ئیکڕین و لە ماڵەوە لێ ئەنین و هەمیشەوەی کە لە خواردنگەکان و لە ڕێستۆرانتەکانە بۆماندان لێبزانی تاکو چەند سەلامەتن پاشەوە گەڕێمەوە بۆ خزمەتتان پێشووی بزانن کۆتای بەرنامەکە چی مەسەرستان بۆ ڕابکێشم هەر کاتێک کاڵباسێک یان سۆسجێک بۆ مناڵەکەتدا ئەنیت بیخوا وەکو ئەو وایە پاکەتێک جگەر لە بەردەستێدا بنی بۆی بزانن چۆن تەماشای کۆتایی بەردامەکە بکەن ئینەوە خزمەتتان فەرموو دکتۆر. ئێمە یەکێک لە ئەرکەکانمان لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بە دوواداچوون و چاودێری تەندروستی خۆراکە. چاودێری تەندروستی خۆراک یان سەلامەتی خۆراک بەشێکە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستی تەندروستی سلێمانی کە سەر بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیە. ئێمە 66 تیمی تایبەتمان هەیە
بۆ بە دوواداچوون بۆ سەلامەتی خۆراک لەو شوێنانەی کە دروستەکرێ لەو شوێنانەی پێشکەش بە هاوڵاتیان ئەکرێ و لەو شوێنانەی کە ئەفرۆشرێ بە هاوڵاتیان. ئەم لیژانانە لە کاتی جیاوازە و لە ڕۆژانی پشووە سەردانی شوێنە جیاوازەکانەکەن لە قەزای مرکزی شاری سلێمانی. ئەتوانم بڵێم لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 30,000 سەردانیان بۆ شوێنە جیاوازەکان کردووە لە ناو شاری سلێمانی و دەوروبەری. لە کۆی ئەم 30,000 سەردانە لە سەدا یەکی ئەگەر بە ڕێژە وەریگرین لە سەدا یەکی شوێنەکان داخراون و لە سەدا دوی ئەو شوێنانە غرامە کراون کە ئەو خواردنانیان تیا دروستەکرێ و پێشکەشەکرێت بە هاوڵاتیان یان ئەفرۆشرێت. ئەمەش ئەوە دەرەخات کە ڕێژەی پابەند نەبوونی هاوڵاتیان یا فرۆشیاران بە ڕێنمایە تەندروستیەکان و ڕێنمایەکانی وەزارەتی بازرگانی لە ئاستێکی نزمایە کە ئەمە شتێکی دڵخۆشکەرەیە بۆ شاری سلێمانی و ئێمە خۆمان زۆر دڵمان پێی خۆشە، بەڵام لە هەوڵی ئەوەداین کە زۆر زیاتر لەوە کەمتر بێتەوە. یەکێکە لە ئەرکەکانی تیمەکانمان وەرگرتنی نمونەیە لەو شوێنانەی کە خواردنیان تیا ئافرۆشتێ یان خواردنیان بۆ هاوردە ئەکرێ بۆ هەرێمی کوردستان و کوفرۆکەخانە و بازگەکان و بڵین مەرزەکانی وڵاتانی دەوروبەر. ئێمە لە 6 مانگی ڕابردووە زیاتر لە 5,000 نمونەمان لە خۆراک وەرگرتووە لەو شوێنە جیاوازانە و ئەتوانم بڵێم لە ناو شاری شاجارێک کە نمونە وەرەگرین لەم 5,000 نمونەیە تقریبان لە 93 ئەو نمونانە گونجاو بوو بۆ خواردن و ڕێگە پێدراو بووە. تەنها لە 7 نمونەکان ڕێگە پێدراو نەبوو و خواردنەکان یان گەڕێنراونەتەوە یان لە ناو براون لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە. ئەمەش نیشاندەرێکیکەیە کە ئەو خواردنانەی کە یەنە هەرێمی کوردستانەوە ڕێژەیەکی باشیان شیاون بۆ خواردن و بازرگانەکانی ئێمە بە سپاسەوە پابندن بە ڕێنماییەکانی ئێمەوە و هاوڵاتیان چاویان زیاتر کراوەیە لە ئاگادارکردنەوەمان. بۆیە ئێمە زۆر سوپاسی بازرگانەکانەکەین، زۆر سوپاسی خەڵکی شاری سلێمانیەکەین کە هاوکارمانن و سوپاسی تیمە تەندروستیەکانەکەین بە شێوەیەکی ڕێکخوپێک ئەرکەکانی خۆیان جێبەجێکەن و من نەمەوێت لێرەوە هاوڵاتیان دڵنیا بکەمەوە کە سەلامەتی خۆراک پارێزراوە لە شاری سلێمانی و ئێمە ناڵێن کێشەمان نییە، بەڵام ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر باش خواردنی ئەم ناوچەیە خواردنێکی تەندروستە و ئێمە دڵنیایانەکەینەوە کە تیمەکانمان بە شێوەیەکی ورد چاودێری سەلامەتی ئەو خۆراکەکەن کە ئەوانەی خۆن و بەکارهێنن. یەکێک لە کارەکانی کە یا ئەرکەکانی هاوڵاتیان ئەوەیە کە پابند بن بە خواردنی تەندروستەوە بۆ خۆپاراستن لەو نەخۆشیانەی کە بۆی خواردنەوەکو نەخۆشی شێرپەنجە بە تایبەتی بەکارهێنانی سەوزە و میوە و هەروە ئەو خواردنانەی کە پزیشکەکان ڕێنماییانەکەن بەکاری بێن و هەروە ڕێگای دروستکردن و پاکردنەوەی خواردنەکانی شتێکی ترە لە ئەرکەکانی هاوڵاتیان کە بێ پابند بن بە ڕێنماییەکانی ئێمەوە ئەو کاتە ئێمە توانین بە هەموو لایەک خواردنێکی تەندروست لە سەر سفرەکانمان پێشکەش بە خێزانەکانمان بکەین. بە درێژایی ئەم بەرنامەی لەگەڵمان بوون لە سەرەتاوە هەتاوەکو ئێرە کە ئەگەینە کۆتایی بەرنامەکە. مەبەستمان لەم بەرنامەیە ئەوەیە کە خەڵک وەکو لە سەرەتایی ئەم ئەڵقانەی چارۆ باسمان بۆ کردن کە بگەڕێنەوە بۆ خواردنە کوردەواریەکان، بگەڕێنەوە بۆ زیاکردنی سەوزە و میوە. هەرم میوانەی یەکێک لە میوانەکانی ئەڵقەکە کە لە ئیتاڵیاوە هاتبوو بۆ خۆی زۆری حەز لە خواردنی ئیتاڵیا، بەڵام ئەو کاتێک کە بیستی خواردنی کوردی زۆرە حەزی زیاتر چۆ خواردنی کوردی. ئەوەی کە زۆر گرنگە لە مەسەلەی خواردنەکان ئێمە لە چانەڵقەیەکی ڕابردووی چارەشەوەمان باس کردوون، هەرچێکتانوێ بیخۆن بەڵام نیوەی خواردنەکانتان بکەن بە خواردنی فرێش، خواردنی زیندوو، بریتین لە چی خواردنی زیندوو، سەوزە و میوەکان، ئەو شتانەی کە دەستکاریان نەکراوە. لە مەسەلەی گۆشتە بە تایبەتی گۆشتی سوور کە لە پێشەشی بەرنامەکەمان باس کردن بە ترسی توشبوونتان بە شێرپەنجە زیاد دەکا. ڕێکخراوێکی جیهانی هەیە کە پەیوەندیدارە بە توێژینەوەکانی بواری شێرپەنجە. گۆشتی سووری مەڕ و بزن و مانگا و بەرازیشی لە کاتیگۆری B یان لە جۆری بیاداناوە بۆ شێرپەنجە. بەڵام کۆمەڵێک گۆشتی تر هەیە کە ئێوە بە کاڵباز دەیناسن کە سۆسەج و بیکن و سەلامیە کە ئەمە زیاتر لەگەڵ پیتزایە بەکارهێنن. وێنەکانیشی لە تەنیشتی من دەرەکەوێت. ئەمانەی لە پلەی یەکەما داناوە بۆ توشبوون بە شێرپەنجە. هەرەو ڕێکخراوە لیستێکی دوور و درێژەیە کە ئێستا وێنەی گۆشتەکە لابین لیستە دوور و درێژەکەتان بۆ داهانەی
لەسەری سەرەوە لە پاڵ جگەرە کێشان و ئەلکۆهۆل خواردنەوە و بەرکەوتنی خۆری زۆر گۆشتی پرۆسێسکراوی داناوە ئەوەی کەەوە پێ دەڵێن کاڵباس وە سۆسەچ وە سەلامی وە بیکن بەمانایەکی تر ئەو کاتێک کە تۆ پیتزا داواکەی بۆ مناڵەکەت یان بۆ خۆت واڵی با کاڵباسی زیا لەسەر بێ بۆ مەترسی توشبوون بە شێرپەنجە وەک ئەوە وایە شوشەیەک خواردنەوەی کحولی بۆ مناڵەکەت دابنەی وەک ئەوە وایە پاکەتێک جگەرە لە بەردەمی مناڵەکەت دابنی لەبەرەوە لە ڕووی زانستیەوە بەڵگەی زانستی تەواو هەیە کەەوە بسەلمێنێ کە پەیوەندیەشی ڕاستەوخۆیە لە نێوان گۆشتی پرۆسێسکرا و شێرپەنجەیە کە بریتین لە بیکن سەلامی سۆسج ئێوە پێیان دەڵێن کاڵباس بە شێوەیەکی گشتی و لەگەڵ پیتزا بەکارادێنن یان هەندێک کەس بۆ نانی بەیانیان بەکاری دێنێ بەڵام ئەو گۆشتە سوورەی کە ئێمە بەکاریان دێنین کەمتر ئەگەری توشکردنی مرۆڤی هەیە بە شێرپەنجە من ئەو قسانی کە دەیکەم هەمووی بەڵگەی زانستی هەیە لەسەری و لە هەمووشی بەرپرسم جگە لەوە میوانەکانی بەرنامەکان ئاژێن بۆەوەدا کە سەوزۆ میوەزیا بکەن و هەتا ئەتوانن لە کاتی خواردن لێنانە لە دەفری فافۆن و مس دوورکەونەوە بەڵکو زیاتر پشت بە دەفری تیفلۆن بەستنەوە کە خەڵک پێ دەڵێت تیفاڵ جام لێرە هاتمە تێرە گەر بێ زەحمەت چاکمان بۆ بێنن لە مەسلەی چایە چا هێشێکە لە خواردنەوە زۆ بە لەزەتەکان لەگەڵ قاوەیە ئەگەر تەماشای لیستەکەی تەنیشتی من بکەن خواردنەوەکانی تریش چا بۆ نمونەیەکێکە لەوانەی کە لەگەڵ شێرپەنجە پەیوەندیان هەیە بەڵام ئەم چایە ناکە ئێستا سارد بۆتەوە چکە من پێش 2 خولەک داوای ئەم چام کرد و بە سوپاسەوە بۆیان هێنام توێژنەوەشی زانستی کراوە لە وڵاتی ئێران کە 50,000 کەس تێیدا بەشداری کراوە لە بینی ساڵی 2004 بۆ 2008 و من لەسەر چاوەفەرمیەکانی حکوومەتی بەریتانیا وەرم گرتووە ئاماژەی بۆ داوە ئەو بەڕێزانەی کە چا زۆر بە گەرمی دەخۆنەوە کە لەوێ 60% بەرەو سەرەوەیە ئەوەی کە بۆی بیخۆیتەوە لوشەیە کە زۆر گەرمە و ناو قورگە دەسووتێنێتەوە ئەگەری توشبوونی مرۆڤ بە شێرپەنجەی قورگ و قورقڕاگە زیادەکە توێژینەوەکە لە ئێران ئەوەی سەلماندووە لەبەر ئەوە ئامۆژگاری دەکرێت کە ئەو کاتی دەتانەوێت چاپ خۆنەوە چاکە دانن لە بەردەستانە شەکری تێمەکەن و پاشەوەی کە ساردووە بە 2 خولەک اینجا چاکە نۆش بکەن و هەمان شت بۆ خواردنەوەکانی تریش دەکرێت ڕاست بێ جگەلەوە لە مەسلەی خواردن کە بۆمان باسکردن لە ئەوڵەوە تاکو ئێستا لە مەسلەی پەیوەندی نێوان سەوزە و گۆشت و شێرپەنجە جگەرە کێشان زیادەڕەویکردن لە خواردنی ئەلکۆهۆل و قەڵەوی مەترسی توشبوونی مرۆڤ بە شێرپەنجە زیادەکە سەرچاوە فەرمیەکان لە حکوومەتی بەریتانیا ئاماژە بۆ دەدەن کە قەڵەوی پەیوەندی هەیە لەگەڵ 13 جۆری شێرپەنجەیە لەبەرەوە ئەڵلقەی داهاتووی بەرنامەی چارە تایبەتە بێت بە خۆلاوازکردن و ڕێگە دروستەکانی دابەزاندنی کێش هەتاو کاتە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و داری دەستگای میدیای کورسات قبول فەرموون من چاکەم نۆشەکەم و ئەڵلقەی داهاتوویەوە خزمەتتان شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ